لای پانەلیستەکانمان یەکەمیان دکتۆرە گەشە مامۆستای کۆلێژی زمان زانکۆی سلێمانیە دکتۆراکەی لە بواری واتاسازیە لە زمانی قورئانە ئەمڕۆ بابەتێکمان پێشکەشەکە لەسەر بواری زمانەوانی قورئان چۆن باسی ژنی کردووە چونکە زانایەکی زمانەوانی وینگشتاین ئەڵێ تێگەیشتن لە ڕستەیەک تێگەیشتن لە زمانێک تێگەیشتنیش لە زمان واتە تێگەیشتن لە بیرەکە کەواتە بۆی ئێمە بتوانین لە قورئان بە جوانی تێبگەین ئەبێ لەلایەن زمانەوانێکەوە تێبگەین هەر لەبەرەوە دکتۆر گەشە ئەمڕۆ ئەو ئەرکە بۆ ئێمە ئەکێشێ لە ڕووی زمانەوانیەوە ئەو دەقە قورئانیانەمان بۆشی ئەکاتەوە کە تیایدا مافی ژنی تا بەرجەستە ئەکرێت دکتۆرێکیان فەرموو یەکەم دەربڕینەکانی قورئان بۆ ژن خطاباتی قورئان بۆ ژن بە دوو شێوەیە شێوەیەکی ڕاستەوخۆمان هەیە کە خۆی لە بۆنینەوەی زمانەوانی و بەکارهێنانی وشە و وردەکاری لە بەکارهێنانەکانە بە پێی سیاقەکان و لایەنێکی تریشیان ناڕاستەوخۆیە کە هەر خودی زمان لەوەیە بەشدارە و زائیدەن ئەو چیرۆکانێک قورئانی پیرۆز بۆمانە گێڕێتەوە کە نمونەی ژنی زۆر سەربەرز و زۆر کارامەی تیا بووە. ئەمڕۆ لەبەروی بابەتەکەمان باسی ژنە من زیاتر لەسەر ئەو سیاقانەش ئەوەستم کە نمونەی ژن وەکو چیرۆک بۆ ئێمە گێڕاوەتەوە کە وەکو وانەیەک وایە کە ئێمە دەرسێکی لێوەربگرین یان فێربین یان بەوانە هەموو ئەوانە بوترێکە گومان لە توانام لە کارامەی و لە لێ هاتووی ژن ئەکەن. بە شێوەیەکی گشتی شێوە ڕاستەوخۆکە یا شێوازە ڕاستەوخۆکەی خطابی قورئان لەگەڵ ژنان بەم شێوەیە کە بەکارهێنانی وشەکانە کە تایبەتە بە ژن کە ئەم کۆمەڵە وشەیەمان هەیە ئونثى نساء نسوة امرأة زوجة صاحبة کە هەر یەکێک لەمانە لە ڕاستیە خۆی لە خۆیان بە پێی سیاق و بە پێی لە ڕووی زمانەوانی و فەرهەنگیشەوە جیاوازە لە گەیاندنی واتاکانە. ئەمە طبعاً ئەم لایەنی ڕاستەوخۆیە ئەم شێوازە ڕاستەوخۆیی کە خطابی قورئانی پیرۆزە لەگەڵ ژنە کۆم کردوتەوە لە سەر ئەم ئاستانە بنچینەی بوون واتە ئەسڵی وجود. لۆجیکی قورئان پێمانەڵێت کە بە هیچ شێوەیەک ژن پاشکۆی پیاو نییە. ژن کەسێک نییە یان وەکو بڵێیت لە دەرەوەی پیاو نییە بەڵکو تەواوکەری پیاوە و ئەم نەسە قورئانیەمان هەیە کە طبعاً نصوصمان زۆرە من لێرەکە ئەمەم هێناوە. بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء إلى آخر آية. لرابع معنى ذلك أصلي وجودي جن بياو يك نفسه بويا بهيج شوية جن باشكوي بياونية بلكو مروفوني جنا. لكاتك أم دقانا هاتوكا لشارستانية تكون كان أصلا مش تمر بولا سروي آية جن مروفة يا مروفنية وآية جن لهندك لشارستانية كانت أصلا وابوكا جن جناحة يكي ككتشي بوايا وكوايب وتوانا مدرنجامي تاواني ككردويتي ككتشي هبوا خاڵی تر مافی دووبارە ژیان دانەوەی ژیان بە ژن و بەکەچ کاتێکا کە ئێمە ئەزانین هەمومان لە جەزیرەی عەرەبیە کاتێک کە کچ لەدایکە بوو زیندە بەچاڵەکرا یەکسەر یان کە کەسێک مژدەی باوکبوونی ئەیرایە بە کچ ظل وجهه مسودا وهو كظيم واتا لدموچاوی ڕەشی بەدی ئەکرا ڕەش ئەبوو لە خەفەت و لە غەزەباکە لە ناخی خۆیان خواردەوە وەکو استشهادێکیش بەو ئاەتانە وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. من ئەو یاسایانەی کە پەیوەستن بەباری کەسێتی چەندین یاسامان هەیە یاسای مافی نیشتەجێبوونی ژنی جیابووە یاسای باری کەسێتی بیانیەکان یاسا و بڕیارەکانی دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستان واتە پەرلەمانی کوردستان یاسای ونبووەکان لە هەڵمەتەکانی جینۆساید و یاسای ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان لە کوردستان هەر یەکە لەم یاسایانە دیارە ئاماژە بەباری کەسێتی تاکەکانی کۆمەڵگە ئەکا بەڵام ئەوەی کە ئێمە ئەمڕۆ تیشکی ئەخەینە سەر یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 کە بە یاسای ژمارە 15 ساڵی 2008 یاسای هەموارکراوی جێبەجێکردنی یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 قسە دەکەین بۆ لەبەر ئەوەی
ئەم یاسای ئێستا لە هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێ. دیارە یاسای باری کەسێتی چەندین بابەت لە خۆ ئەگرێت. بابەتە سەرەکیەکانی کە ئەم یاسایە لە خۆی ئەگرێت ئەتوانین دابەشی بکەین بەسەر بابەتی هاوسەرگیری و بابەتی جیابوونەوە، دواتر بابەتی وەسیە و میراث. هەر یەکە لەمانە بەڕاستی یاسای باری کەسێتی لە 94 مادە پێکاتوە و دروستکردنی یاسای باری کەسێتی و بڵێن تەشریعکردنی ئەو یاسایە لە ساڵی 1959 مێژوویەکی دوور و درێژی هەیە هەر لە سەرەتای دروستکردنی دەوڵەتی عێراقیەوە کە لە چەندین پێکهاتە و نەتەوەی جیاواز و مەزاهیبی جیاواز کە پێشتر هەموو ئەم مەزاهیبانە پەیڕە و ڕێنمایی تایبەت بە خۆیان هەبووە. لەو سەردەمەیە زۆر قورس بۆ تۆ یاسایەک بێنیت بتوانێت هەموو ئەم پێکهاتە و نەتەوە و مەزاهیبە جیاوازانە بتوانن جێبەجێ بکەن. و بە تایبەتی لەو قۆناغە مێژوویی ساڵی 1950 بۆ 59 ئەم یاسایە دەرچێنراوە. کاتێک کە دکتۆرە نەزیهە دلەیمی لە کۆنگرەیەک لە هندستان بەشدار ئەبێت و ئەو لیژنەی بۆی دروست ئەکرێ و بڵێن ڕائەسپێردرێ کە لە نزیکترین کاتەکانیا ئەم یاسایە دەرچێنرێ بۆیە لە کۆتایی ساڵاوەتە لە 1959 ئەم یاسایە دەرچێنراوە لەگەڵ هەموو ئەو سەرنج و تێبینیانەی کە لەسەر ئەم یاسایە. بەڵام ئەتوانین بڵین ئەم یاسایە جۆرێک لە سەقامگیری یاوە بە تاکی عێراقیاوەتی بە تاکەکانمان کە هەرچەندە بەڕاستی هێشتا کۆمەڵگەکەمان لەژێر کاریگەری کۆمەڵێدا بوو نەریت و عورفایە کە هێشتا ئەو نەریت و عورفانە بڵین زیاتر کۆمەڵگەکە ئاراستە ئەکا. بەڵام ئەتوانین بڵێن ئەم یاسایە جۆرێک لە سەقامگیریەوە بە تاکی عێراقی و دواتر تاکی هەرێمی کوردستانیش. ئاستی ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی من تەنها پاڕێنەکەشم لەسەر ئەوەیە ئیشەکانی ئێمە چییەوە دواتری وادارم عرض بکرێ کە ئێمە لەسەر ئەزمموی کارکردنی خۆمان و ئێمە و بەپی کاری ڕێکخراوەکان جیاوازە هەر ڕێکخراوێک چ کارێکەکە بێگومان ئێمە و ڕێکخراوێکە لە بواری قانونیە کارەکەین پاڵپشت بە هەموو ئەو دەقەیاسایانی کە لە هەرێمی کوردستانە هەیە و کارکردنمان ڕاستەوخۆ لەگەڵ پەرلەمانە. بەپێ ئەو تەوەری من کە ڕۆڵی یاسایی و کۆمەڵایەتی ڕێکخراوەکان چیە لە ناو هەرێمی کوردستانە بێگومان هەموو ڕێکخراوەکان کۆمەڵێک ئیلتیزامی یاسایی لەسەرە هەموو ڕێکخراوێک ئەبێت دابمەزرێت بە کۆمەڵێک ئیجراعاتی قانونیە بڕوا و سەر بە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکانی لە هەرێمی کوردستان واتە هیچ ڕێکخراوێک نییە کە بێ بوارێکی قانونی یاخود بێەوەی کە پاراستنێکی قانونی هەبێ لە خۆی بتوانێت ئیش بکە واتە ئێمەش لە ژێر چاو